Hello, me and my friends have prepared an activity. We will be talking about our rights. Slow. لەگەڵ هاوڕێم چالەکێکمان ئامادە کردو باسی مافەکانمان دەکەین. ئافی خوێندنمان هەیە. بۆیە پێویستە بخوێنین تا داهاتوومان ڕووناک بێت. I have to be educated. دەبێ ئازادانە بیر و ڕامار دەربڕین. پێویستە گوێمان لێ بگرن. Every child has a decent life. هەموو منداڵێک مافی ژیانی شایستەی هەیە. ئێمە مافی چارەی تەندروستیمان هەیە. Every child has the right to play and rest. هەموو منداڵە مافی یاریکردنی هەیە. هەر منداڵێک مافی لە ژنگەی تەخانە دابژین. بۆیە پێویستە ژنگەکەمان پاک ڕابگرین. منداڵ نابێت زوندوتیژی بەرامبەر بکرێت. توندوتیژی ڕەفتارێکی ناشرینە. The right to be heard. نابێت جیاوازی بکرد لە نێوانماندا. منداڵ نابێت ئیش بکات. The right to be treated. ئێمە دەبێت پێداویستیەکانمان بۆ دابین بکرێت.